ئەمە ئارتەر بروکی ڕۆژنامەوانە. یوتوب چەناڵێکی هەیە کاروماڵی نوێترین ڕووداوەکانی ئۆکرانیا دەکات و لەلایەن منداڵێکی 11 ساڵانی کالیفۆرنیاوە دەستی پێ کردووە. تۆ لەگەڵ ئارتەر دزدا سەیری وۆڵد ڤیو دەکەیت، منیش ئارتەر بروکم. یوتوب کەناڵەکەیان کەمتر لە 300 بەشداربووی هەیە. ئەو هەواڵانە ڕووماڵەکە تایبەت بە ئۆکرانیا و چالاکی خۆبەخشەکان لەلایەن ئۆکرانەکانی کالیفۆرنیاوە. چاوپێکەوتنی و راپۆرتی شیکاری و کۆکردنەوەی کۆمەک هەموو یەکات. ئارتەر بەرنامەکە پێشکەشەکات و بۆین باخە بەسییان کراسێکی نەریتی ئۆکرانیەکان لە بەرەکە کە پێی دەڵێن ڤژیڤانکا. تیمی وێنەگرتنی ئارتەر لە خوشکە تەمەن 13 ساڵانەکەی سۆفیا و باوکی پێکاتووە. بۆ ئەو راپۆرتانەی ئێمە دەیکەین ئارتەر پامنێرە ئەو بەهرەیە هەیە. سۆفیای خوشکیشی یاریدەری کامێرەمان و دەنگ هەڵگریشە. خۆشم بەرەمێن و دەرهێنانی کارەکانی دەکەم. خۆشەویستی ئارتەر بۆ کاری ڕۆژنامەوانی لە تەمەنی 5 ساڵیەوە دەستی پێکردووە. هەروەک باوکی ویستێتی بێتە پامنێر. باوکی فێری هەندێک بنەماکانی کردووە و ئارتەریش عاشقی و کارە بووە. دوای داگیرکاری ئۆکرانیا لەلایەن رووسیاوە، ئارتەر ویستێتی راپۆرت لەسەر یەک مژات بکات، بە تایبەتی کە دایکی ئارتەر خەڵکی ئۆکرانیایە و باپیر و داپیرەشی لە کیف دەژین. دایکم ئۆکرانیا و زۆر لە ئۆکرانیەکان دەناسم. لە پێش ئەوەشدا بەر لە داگیرکاریەکە راپۆرتم لەسەر بڵاو پێکردنی هێزی رووسیا کردووە لە دەوروبەری ئۆکرانیا. کە داگیرکاریەکەش لەلایەن رووسیا ڕوویدا، درکم بەوە کرد کە دەبێت شتێک بکەم بۆ یارمەتیدان. بۆیە دەستم کرد بە راپۆرتکردن لەو بارەیەشەوە. خانەوادەی ئارتەر راپۆرت لە سانتیاگۆ و لۆس ئانجلس و سان فرانسیسکۆکەن. ئارتەر و خانەوادەکەی بەناو کالیفۆرنیا دەگەڕێن. ڕووماڵی خۆپیشاندان بۆ پشتیوانی لە ئۆکرانیا و کۆمە کۆکردنەوە و چاوپێکەوتن لەگەڵ خۆبەخشەکانە ئەکەن، ئەوانەی کە لەگەڵ پەنابەراندا کارەکەن. لەم دوایانەشدا باوکی ئارتەر لە بوجات تازە هاتۆتەوە کە خەریکی وێنەگرتن و راپۆرت دروستکردن بووە بۆ کارەکەی. من لەگەڵ خزمەتگوزاری فریاکەوتنی دەوڵەتدا کار دەکەم. یەکەم کاریشمان بە باڵکەکردنی ساتە مەترسیەکانی ئەو جەنگە بووە، هەروها چالاکی پاکردنەوەی مین. سۆفیای خوشکی پێی وایە دوای دەستپێکردنی ئەو جەنگە ژیانی بەتەواوەتی گۆڕاوە. لە باسیدا هەست دەکەم بەرپرسیارەتێکی گەورەم لەسەر شانە بۆ یارمەتیدانی ئۆکرانیا بە هەر شێوەیەک کە بتوانم. ئامانجی ئەو خێزانە ئەوەیە سەرنجی خەڵک بۆ شەڕی بەردەوامی ئۆکرانیا ڕابکێشن، بە تایبەتی کەوا دیارە سەرنجی کۆمەلگانی نێودەوڵەتی لەگەڵ درێژەبوونەوەی شەڕەکە کاڵترێ بێتەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی کریستینا شێڤچێنکۆ.